سلااوڕێز خۆشەویستان بەم نیوەشەوە وەکو بڵین بەدەم خەوەوە ئەمەوێت تۆچێ قسە بکەم بە تایبەتی وەڵامێ بەمە بە هەڤاڵ ئەبووبەکر کە کۆمەڵی قسەی زۆر پوچ و بێمانای کردووە. ئیتر گرنگ نییە دوایی هەموو بەڕێزان خۆیان ئەتوانن گوێبیستی بابەتەکە بن، هیوادارم کە بتوانم سوودێتان پێ بگەێنم. تقریبا ئاوا تۆزێکیش ئەهاڕێن لاخەوم کردبوو هەر لە خۆ بیرم کەوتەوتمەوە بۆ بەم نیوەشەوە بۆ خۆم تۆزێ قسە نەکەم. ئایتر ئەوە بۆی بزان ئایا وەختی خۆی ئەیانوت ئەگەر چووی بۆ داوای ژن ئەوە بەیانی زوو بچۆ کە لە خەوە هەڵەسێ. ئێستا بۆ منیش وەکو پیاوێک ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان چوزانم کەسێویستی بزانێ ئارا مەحموو پیاوێکی چۆنە ئەوە ئالم کاتی خەواڵویە ئەم بینەیتر ئەزانێکە پیاوێکی تەواو پیاوانە و خۆسکە لانەوشتم. ئەراوەڵ ئەوە بۆ خۆشیەوە قسانە بەڕێزان. بەهەر حاڵ سڵاو ڕێزم بۆتان هەیە، هیوادارم زۆر باش بن، شەوگاتان خۆش بێت. ئێستا لای من سەعاتی 11ە لە کوردستان، پێم وایە سەعات 12 شەوە، بەڵام لە بەریتانیا وەزعیان باشە چونکە سەعاتی لە دوای ئێمەوەن. ئەراوەڵا جا هیوادارم ژنان و کچان ئێوەیش ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان چوون مرختان لە پیاوە خۆش کرد ئەوە کاتی خەواڵویەکەی بچن، ئەوە نیە لە کاتێکا کە بەیانی زووە بۆ هەر ئەوان بەیانیان زوو بێن سێری ئێوە بکەن بچان چۆنە جوانیەکەتان. ئێوەش کە شتێکی وا بوو ئاوا لە خەوا خەبەریکەنەوە چوزانم بەیانیان زوو لە خەوا بچن بۆی بزانن بەڕاستی هەموو شتێکی تەواو و پێرفێکت و سروشتیە. ئەی چۆن ئەوەشم فێرکردن. خۆشەویستان، گوێم لە کۆمەڵی قسەی هەڤاڵ ئەبووبەکرەوە بوو. بەڕاستی ئینسان کە گوێی لەو قسانەوە بێت زیاتر بۆی تاکی دەبێت کە ئەی هاوار خەڵک دەنگی بەکێیە بە هەڤاڵ ئەبووبەکر. تۆ سێری ئەو بیرکردنەوەیە، تۆ سێری کە ئەمانە چەندە لەیەگەچن، سێری کە ئەم هەمووانە چەندە بوو دەڵێن. ئێخۆ لە خۆ نییە گۆڕان ئاوا تڕۆ ڕسوا بوو. تۆ هەڤاڵ ئەبووبەکر هەبێ و قسانە بکە ئێخۆ خەڵک کە نیەدەن بۆ گۆڕان بات و دوای گۆڕان کەیە. بەڕاستی جا بەر لێ بڕۆمە ناو قسەکانی هەڤاڵ ئەبووبەکر لەسەر ئەو شاکارە قساکەمەوەی کە ئێشێتی گرتوێتی نازانم لە کەوتیاتۆ بۆ پۆستەمانی چۆ بۆ هەولێر شاکاستەر لێ گیراوە. من لێرەوە تەمان هەمووتان نەزانن کە من هەمیشە دژی زیندانیکردن و دژی پێشێکردنی ئازادی و دژی ئەوەم کە هیچ نووسەر و ڕۆژنامەسێ بخێتە زیندانەوە. هەمیشە دیفاعم لە هەر هەمی کردو بێەوەی بیشیان ناسم. من ئەم شاکارە ئەمڕۆ وتیان ئەمە کەسێکە کە چەندین شتیشم گوێ لێ بووە، گوێم لێ گرتووە، شی باشی خوێندوێتەوە، بەڵام نەمەناسیتە ڕاستیە. ینی ئەمڕۆ بۆ یەکەم جار وێنەکەیم بینی، ئەمڕۆ دوێنێکە گیراوە. من لێرەوە داوا لە پاڤڵ و لە قوبات تاڵەبانی یەکەم کە و کوڕە ئازادکەن بەڕاستی بابشێ بەلا ئێشی خۆیەوە. من هەرچەندە ئێستا لە زیندانایە حەق نییە بۆ جۆرە قسەکەم، بەڵام مانە ڕۆژنامە نووس نین بەمانەی کەلیمە. جا دوو سێشتیم لە لابوو ئەم ئێوارەی گوێم لێگر لە شوێنێکە بابەتێک خوێنێتەوە ئەڵێ بۆچی لاهوری شێرجەنگی شایانی ستایشکردنە، بە ئارەزوی خۆی ستایشی لاهوری شێرجەنگیەکە. دوای هەشتی تەمووز ئەڵێ پێش هەشتی تەمووز چییە گوزەرا، بە هەموو توانای خۆی دژایەتی لاهوری شێرجەنگیەکە. ئەمە کای ڕۆژنامە نووسی نییە لە حەقیقەتە، تۆ هەر ڕۆژە پیاوی کەسێبی لە حەقیقەتە. ئەمڕۆ پیاوی پاڤێڵ بەیانی پیاوی قوباد و بەیانی هینی لاهور، سێ بەیانی هی فڵان، چوار بەیانی هی مەسعود. ئەمە عیبە کاکە، بەڕاستی ئەمە عیبە. بۆیە من بەش بە حاڵی خۆم ئەمانە هیچی بە ڕۆژنامە نووس ناسانم. وتارێکی دژی زۆر توندیشم دژی پاڤڵ نووسی و بۆ گرتنی ئەم شاکاستارە و داواکاریشم کە بەزووترین کات ئازادی بکەن و ببینێنەوە بۆ جێگاکەی خۆی بۆ قسەی خۆی بکات و بۆیان مۆزوع نەبێت. ئەوە لەسەر ئەو کوڕا بەڵام کاری ڕۆژنامە نووسی لە کۆمەلگای ئێمە بەڕێزان سوک و سەلیم کراوە لە ڕاستیە کاکەجان. هەمووی هەر دەقەی پیاوی کەسێکە. زۆر ناخۆشە بەڕاستی، زۆر ناخۆشە. تۆ ئەمڕۆ دابنیشی مەسەلەن ئێستا من لە هەشتی تەمووزە هەمووتان ئەزان بەبێ ئەوەی هی لاهوری شێرجەنگی ئاگای لێبێ ئەوانەیشی کە مەسینە هەڵگری لە هینبوون لاهوری شێرجەنگی من مانگانە پارەیان لێ سند و ئەوە هەمووی ڕای کرد بۆ لای پاڤڵ. من بە لە دووریشەوە ئەم ناسی هیچ کەسێک وەکو من دیفاعی لێ نەکرد، بەبێ ئەوەی هیچ کەسێک پێم بڵێ، بەبێ ئەوەی خۆشی داوا بکە، قەناعەتی خۆم بوو بە زوڵمم زانیم لە خۆمەوە دیفاعم لێ کرد بە هەموو پیاوانە بابوومانایەک و لێشی پەشیمان نیم بەڕاستی. بەیانیش دەیان ڕەخنم هەبێ ڕەخنەی لێگرم بە ئارەزی خۆم بەمانای کەلیمە. بەڵام ئەمانە زۆر سێن بەناو میدیاکە ڕۆژنامەنووسانە زۆر خراپکارەکەن، زۆر لە ڕاستیە زۆر.
خۆش نییە ئەو زۆر جار باسم کردووە بڕواتان نەبێ ئازیزان ئەم میدیاکار ڕۆژنامە نووسە کۆمەلگای ئێمان بە تەواوەتی غەرقی خراپەکاری و ناشرینی کردووە بەهەرحاڵ بەداخەوە من دووبارە سێبارەیەکەمەوە داواکارم کە پاڤڵ جەلات تاڵەبانی و قوبات تاڵەبانی لە یەک دوو ڕۆژی ترا ئەو کوڕە ئازادکەن لە هەموو شتێک باشترە و پێویست ناکات لە زیندانە بێت تاو کوت و کرمانچی ئەچمە سەر قسەکانی هەواڵ ئەبوبەکر خۆشەویستانی ئارام ئەحمەد واتە شەرعی خۆیان لە دەمی خۆیانەوە تۆ وەرە گوێ لە قسەکانی هەواڵ ئەبوبەکر پارێزگای سلێمانی بگرە اینجا بۆ معلومە بێ کە چەندە ناشرینە و کابرایە چەندە لەبلەبانیە بەڕاستی ئەڵێ چی یەک بە یەک قسەکانی ئەهێنمەوە اینجا تعلیقی خۆم لەسەری ئەدەم ئەڵێ نەوشیروان ئەگەر بیویستایە هەموو کورد و سیاسە خۆی تاپووە کرد ئەمە قسەی هەواڵ بەکر بەم ئەقڵە ڕوت و ڕەجاڵەوە ئەمەی هەواڵ ئەبوبەکر هێشتا ئەبێ ئێمە مەمنون بین کە تەنیا گردێکی لەسەر خۆی تاپۆ کردووە تەنها کارگەیشی ئاسنی بردووە کە ساڵانە ملیۆنەها دۆلار بەرهەمەهێنێ تەنها گەورەترین ڤێلای لە لەندەن قوت کردوێتەوە بۆ کچەکەی و چەندان شوقەیتر و بازار و ئەمانەی بردووە ئەژینات لە شوانسەفا هێزی هەبووە بە قەولەکەی هەواڵ ئەبوبەکر ئەیتوانی هەموو خانوەکان لە خەڵکیش بسەنێ هەر بە شەق و بیکا بە تاپۆ بیکا بە مڵکی خۆی ئەیتوانی بیکا بەڕاستی يعني براسي آفر من شو مصفى شو كأنها تو هاتشي شت هي تراني كبيكا بناوي خوي بناوي من الكانيو تنها أواني بردوك بعيد 2 مليار دولار خيارية باشا أما أخلاقها هفال أبو بكر ها يعني أيتواني بقولك هفال همو كوسان سر خوي تابوكا أي قلبنا مالي بازاني كتنيوان تابوك دوا أيوة بوش جاتي أنا كان زحمة نبي ها بوش جاتي أنا كان كواتي أيوة هرب جدي خوش لساني آرام أحمد هەر بە جددی هەتا ئێستا پارتی کە کارگەی بەرهەمهێنانی کۆیلە و مەسینە هەڵگرە بەڵام هیچ کەسێکیان جەسارەت و ئازایەتی ئەوەی هەبووە شتێکی وا لەسەر مەسعود بارزانی بڵێ هیچ پارتیەکتان بینیوە هێندە گەمژە و بێشعور و بێشەرم و بێحەیا بێ شتێکی ئەوە دەبی بکرێتە خوارەوە نمونەی نییە بەڕاستی یەک کەس نابینی وەکو هەڤاڵ ئەو قسە قۆڕان بکا بەڕاستی حتا لەو کۆیلانەی پارتی و بنەماڵەی بارزانیش اینجا هەڵە چی ئەمە قسەی هەڤاڵە لە بین دووکەوانەیە لە جەنابی مام جەلال و بە شێوەیەکی یاسایی وەریگرتووە باشە یعنی کاک نەوشیروان بە شێوەیەکی یاسایی ئەم گردە و 10 ملیۆن دۆلاری لە مام جەلال وەرگرتووە بە شێوەیەکی یاسایی تۆ سەیری ئەم بەشەرەکە عەزیزان باشە هەڤاڵ ئەبوبەکر مام جەلال سەرۆکی شارەوانی بوو گریمان سەرۆکی شارەوانی بوو کەواتە بەو پێوەرە بێ دابەشکردن و بەخشینەوەی مڵکی گشتی بەو جۆرەی کە بە تەسکیە درێژەی پێدراوە شتێکی یاسایی بووە چونکە مام جەلال بەخشیوێتیەوە مام جەلال چۆن نەتوانێت خاکی ئەو وڵاتە ببەخشێتەوە بەڕاستی کوێی ئەمە یاساییە سکرتێری حیزبێک بتوانێت گردێکی 120 دۆرمزەوی بیا بە کەسێک لەبەرەوەی کە لە حیزبەکەی خۆیەتی لەبەرەوەی کە ڕەفیقێتی باشە کارگەی ئاسنی باتێ کە بای چەندان ملیۆن دۆلارە ئایا مەلیکی ئەم هۆڵەندایە ئەتوانێت مەتری عەزەبا بە ئارام ئەحمەد بنمونە ئەتوانێت مەتری عەزەبا بە شاعیر ئەڵێ نووسەر ئەڵێ سیاسی ئەڵێ چی ئەڵێ لەم ناو هۆڵەندایە ئەمەش لەکوێی ئەم یاسایە لەکوێ هاتووە کە بە شێوەیەکی یاسایی هەڤاڵ ئەبوبەکر جەلال تاڵەبانی ئەم هەموو شتەی یاوە بە نەوشیروان مستەفا جاڵە چی ئەڵێ ئەوانەی قسەیان لەسەر ئەوە دەکرد کە گردی تاپۆ کردووە بە دۆکۆمنت یەکی 6 خانوویان هەیە هاوڕێکانی یەکی 10 مۆزیخانیان هەیە ئەمە هەڤاڵ ئەبوبەکر ئەڵێ باش نییە ئەڵێ ئەوانەی کە قسە سەر ئەبوو لەسەر کاک نەوشیروانەکرد بۆ ئەم گردەکە تاپۆی کردووە کە ڕەفیقی نەوشیروان مستەفان یەکی 10 مۆزیخانیان هەیە یەکی 6 خانوویان هەیە باسی دزەکانی ڕەفیقی نەوشیروان مستەفا ئاکات جابە دۆکۆمنت هەڤاڵ ئەبوبەکر هەیەتی کە هاوڕێکانی نەوشیروان واتە مستەفای سێقادر جەمالی حەمەڕێوی دکتۆر دەرباز خێمە دست دانای قیتار ئاواتی شێخ جەنابی سەکران و ئەوانی تر هەموویان یەکی 6 خان و 10 بەنزیرخانەیان هەیە ئەبێ هاوڕێکانی تاڵەبانی و بازانی یەکی 40 بەنزیرخانە و سەد و سامانیان هەبێ هەڤاڵ ئەبوبەکر ئەوەش ماناکەی چییە لەبەر ئەوەی کوڕی بارزانی و کۆسەت و فەرێد عەبدولقار و فازڵ میرانی مڵک و ماڵیان داگیر کردووە کەواتە بۆ کوڕی نەوشیروان حەڵاڵە و ڕێگە پێدراوە نابێ ئێمە دەنگ بکەین بەڕاستی باشە ئاخر خۆشەویستانی من کاتێک ئەو قسەیە ڕاستە
كقرار نبو به نوشيوان لريزي أواندا نبت قرارك هو أبو براس هم أمان زان إم بوشي يدفع مال ليك الكاكا بوشي من أمو يك مردم بيبلند جاهي نوشان صفاقة تاوكو من دون بوم لبروي كبيمان وابو كأم نوشان صفاقة لريزي أمانينية إما تجي أو نامردانا بن كباتيو شيتي بون جاهي نوشان صفاقة نكر أو كات آرام أحمد كان أم قساني أنا كرت ها قرار بو نوشان صفاقة لريزي فردنا عبد القاهر النبي قرار بو ملا بختيار نبي قرار بو نازان فلان في ساركان نبي نوشان صفاقة بريار بو نوشان صفا باشي باك بي جابد لم همو دزوجة دايك هاوري بون كي يسهفال على رفيق كاني امان جيو اوان جيو ايقيشك باكا نوشان بيد زيبو كوركاني خوي باشا إسا كإيوه واتان كرت كنوشان صفا وكو اوان بوخل بي وكو اوان ما في خوي بي وكو اوان دز بي كواتا ايميج ما في خو مانا بهمان زمان كلاسة سراني بارتي ويشيتي وأمانة قساكين آواش لسنو شوام صفا قسابكين ما في شي بيعملوا عليه خومانا براستي إن جاء على شي لا ديسان على بوهم ملكو مالوا ويسيان دريان كان كواتد دبي ملكو مالي قشتي تابوب كان هتاكل ركاني حسابيان بو بكريتو نكون السجادو لبردم بزقوتي قوليا خليكي سؤال كدن نبن جا عزيزاني من أو أنا بماستروا بنماني باوشان بمرن لبسا يا ربي أطوبين لبسا باشا قال جياني شي آوا زليل ورسوايتان أكيد الريسكو ريباسي خوتان قوران هيواي 500,000 كستان فروش بو أوي أمان نبرن لبسا هێشتا ئەبێت بێدەنگیش بین لە ئاس ئەو ئاش بەتاڵەی بە ئۆپۆزیسیۆن و متمانە و شەقامتان کرد سێکن خۆشەویستان دوای نەوشوان سەفا و دوستەی گۆڕان کە ئەو دزی و شتەی کرد نەوشان سەفا هیچ کەسێ متمانی نەماوە لە باشووری کوردستانە نە ئۆپۆزیسیۆن ماوە نە کەسی قەی بە کەس هەیە نە هیچ شتێ لە ئارا نەماوە بەڕاستی بۆیە خۆشەویستانی من مرۆڤ ئەلفوبێیەشی لە مێژووا خوێند بێتەوە لەوە تێئەگا ئەزانێ کە هەر سیاسیەک ئەگەر بێوێ لە دڵی میلەتدا بمێنێتەوە نابێت دەست بۆ موڕچی گشتی ببە و خەمی ئایندەی نابێت خەمی ئایندەی مناڵەکانی بێ لەوەش خراپتر لە کۆتایی تەمەنەکانی خۆیدا ئەو کارە نەبکات بۆیە سەرکردەی ڕاستەقینە هەموو نیشتیمان بە ماڵی خۆی ئەزانێ و هیچ کاتێک بستێک لە خاکەکەی ناکا بە ناوی خۆیەوە تاپۆی ناکا لەسەر خۆی لەسەر مناڵەکانی بۆ گەلەکەی و بۆ نیشتیمانەکەی ئەسووتێ باشە نەک نیشتیمانەکەی هەمووی بفرۆشێ بۆ مەزە بۆ بەزەی مناڵۆتیەکانی خۆی ئەوە چی یاریەک ئەمانەیەکن جا عەزیزان سێری ئەو ئەخلاقی هەواڵ ئەبوو بەکرکەن ئەڵێ چی ئەڵێ هاوڕێکانی ویستیان بەلایەنی کەمەوە گردەکە و مڵک و ماڵەکە وەکو وفایەک بۆ کار نوشیوان لەسەر کوڕەکانی تاپۆ بکەن باشە کاکە باشە ئەمە بە چ پێوەرێک ئەمە بە چ پێوەر و دەسەڵاتێکی ئاسمانی و ئاینی و حیزبی حکومی هەواڵ ئەبوو بەکر وفا بۆ کار نوشیوان ئاوەیە هەرچی ڕەخنەگری دڵسۆز بێ دەری پەڕێنن مرشی گشتی تاپۆ بکەن بیکەن بچوتەکە بکەن بە حیزبەکە بکەن بە حیزبی بنەماڵە باش نییە پرۆژەکە تەسلیمی پارتی بکەن و بە گاڕان بشتێ ناو کۆشی پارتی وێکێتیەوە ئەمە بەڕاستی چاکەکردن بۆ نەوشیوان سەفا پاشان هەواڵ ئەڵێ اینجا تو سێم ئەقڵەکە ئەڵێ اینجا لە جڤات سێ جار بەرپرسیارانە داوام کردووە سەری ئەو بێشەرمیەی هەواڵکەن خۆشەویستان ئەڵێ داوام کردووە هاوڕێکانی ئۆباڵی تاپۆکردنەکە بخەنە ملی خۆیان نەوەک نەوشیوان سەفا سەری ئەوەکە یعنی هەموو ئەمڵک و ماڵەکە نەوشیوان بۆ خۆ تاپۆی کردووە ئەڵێ هەمان بیکەنە ملی خۆیان بۆی نەوشیوان سەفا بێبەری بێ لەو مۆزوعە وەڵی هەواڵ گیان ئەمە قسێکی زۆر ناشرینی کودەواری هەیە ئەوەی کە ئافرەت ئەبا بۆ خەڵک و پارە وەرەگرێ من عیبێ دەم بکەوێتە خوارەوە ئەمە ڕێک هەمان ئەو ڕۆڵەیە کە تۆ بینیت بە شەرەف هەمان ئەو ڕۆڵەیە گرد و کارگە و سامانێکی ملیار دۆلاری پشتە گیرفانی کوڕە گەڕوگولەکانی بەڵام ئۆباڵەکەی لە ملی ئەو ڕەشە وڵاخانی گردەکە بێ دەبێت کام ئەحمەق لە گردەکەیە پشێشتێکی ئاوا بکا بەڕاستی بچێ ئۆباڵی دزینی نزیکەی 2 ملیۆن دۆلار بخاتە ئەستۆی خۆی لەبەری نەشەسەوە بە ئەستۆ پاکی بێنێتەوە خۆ مێژوو ئەزانێت کە ئەوە درۆیە چۆن شیوا بێت هەموو کورد هەسێ لە گردەکە بڵێ وەڵا کاکە ئەوە پیرۆزی بێ ئێمە ڕازین شتیوا بەڕاستی نییە لە دنیاە لە کۆتاییە ئەڵێم خۆشەویستان گریمان نەوشیروان ئەو پیلانەی نەبووە بەڵام تاوانەکەی گەورەترە چونکە ئایندەی مڵک و ماڵی حیزبەکە و ڕوئیای حیزبەکەی بۆ دوای خۆی دیاری نەکرد هیچ شتێکی نەکرد بەڕاستی
ئەیژەک و مەلام سەفا جەلال تاڵەبانی هەموو ڕابردووی سیاسی خۆی بەستەوە بە حەز و خولیا و هاوسەنگەرە حیز فەرسەتەکانی وەکو ڕەشەلاتیەکانی و داوەشاوەکانی هەروای کە بەڕاستی بۆیە عیبە شەرمێکی گەورە و ناشرینە شارێکی وەکو سلێمانی پیاوێکی داماڕا و لە ئەخلاق و قیەم و بەها گرگنێکی بێشەهامەتی وەکو هەڤاڵ ئەبوو بەکر پارێزگاری بێ بەڕاستی زۆر عیبە باشە ئەو قسانەی هەڤاڵ ئەبوو بەکر کردی حەقا خەڵکی سلێمانی لە هەر شوێنێکا بینیان 100 فیلەکەن بەڕاستی بۆیە ئەو دەبێ ئەدەب نەبێ ئەو قسە قۆڕانە بکات پشێ ڕەوایەت بدا بە دزینی ملیار دۆلار لە مڵک و ماڵی ئەو میلەتە باشە کەواتە 750 دوانم زەویش کە دەباشان دزیوێتی هیچ جەلال تاڵەبانی کەواتە ئەویش ڕەوایە قەیچێکە هینی مام جەلالە کاکەجیان ئەوەش با پیرۆزی بێت باشە پێویستێکی تەکانی بڵێن دەستیان خۆشە بۆ خێر جەلال تاڵەبانی بێ یان نوێ قەڵاچوالان یا سەری ڕەش کە مڵکی خەڵکە هەمووی دراوە بە بنەماڵی بازانی باشە لە دێگەڵە بۆ لاوە بنەماڵی بازانی هەر هەبیان داگیر کردووە یان ماڵەکەی نێچلێڤان بازانی کە لە هەولێرە ڕوبعێکی هەولێری داگیرکردن شێڤان بازانی کەواتە هەمووی حەقی خۆیانە ئەبێ هەمویان بۆ خۆیان بیبن ئەم مڵک و ماڵەکە کەگیان چۆن ئەمە ئەم لەم لا مام جەلال یاساییەن مام جەلالی یاوێتی لەو لایش یاساییەن مەسعود بازانی یاوێتی ئەی چێ ئەم یاسایانە یا بە مەسعود و جەلال تاڵەبانی مڵک و ماڵی ئەم خەڵکە بدەن بەم عالەمە ها بیدەن بە پیاوەکانی خۆیان شيم إجازة يا أبا طالباني بمسعود بازاني زحمة النبي ها هذا أبو بكر أما عصي موضوع كان كاكش أشا هوايا جندان من دان خوتنا زان آرام أحمد بالتخوين السكاتي ناقرته لو التأكيد من أو تيبر ولا آرام أحمد براستي والله مش نبو سكاتي برزيني إلا راستي من بوا باشك شناكم لو موضوع والله مقصني حفظ أبو بكر شرم هاور لا حقيقة تو كوازن نايش خوات بيني من لحوت من صلاة حوكز نشوى سرقوركي خلقي كردستان بقوا طالبين شو جاوكي موصل لبري تو عزيزان دوشتي هموتان بيزانن تو لم دنيايا مثلا معنوية كهلا بجري يا مثلا بارا هلا بجري مادة أم دواني ناتواني هردوشان هبه كس دميجي بشيء ناتواني أم دواني هبه هم ملك ومال وهم ناحية معنوية كيشي هبيت باشنية نوشوا مصفى معنويين هم الخوش معنويست بران بلو يبمري من على كان يخوي كبا مليالر أو أما معنوية كي دوران تو ورب دوراني براسي لفيناي بارا دوراني من على كان يخوي كاك باو كايتي كرت تو ناتواني تو أم أبكي براسي ناتواني السلام مسعود بازاني يقرن قصب كابل من الروحي ونازم تلقى نايخوات قصير قورة براسي شو كهم مجتمع يخوي خليش خيان بفروشنو أمانة بورا ويا من كاتن ناقرم خوش بيسان أو حتى ها والله ما بو قصب قراني هفال أبو بكر كردويتي خلش يكون إنسان أبي هم يتبقى أو أنا شيء كتاوكو إيشتا ما ونتولنا أو قفزيا عقليا جامد بو براسي بيننا كنوا كيف خويانا عزيزانو خوش بيساني على محمد عيب نية هموما للدنيا إنسان هموما هلاكين بهلا ساكين بهلا أنوسين بهلا هاتو شوكين هموما للدنيا ما دام إنسان هلاكين بلام إنسان عاقل أو إنسانية كدان بهلاكي خويا بنيت خو عيب نية سردماني هموما دفاع عنه شو مصفاكر من 5 سوري بلش كربو لدفاع عنه شو مصفايا بلام دوياك إنه شو مصفا خائن ده شو علم خائن ده شو علم دز ده شو من نعيبه نشتكي كتير نبي بلام نكاكا من كاتي خو دفاع عنه شو مصفاكر أما موت أو موت أو موت أو موت تعز أبي حتى هروبي اشتوانية كاكا الدنيا براستي اشتوانية تو به عقلها بعقل كاكا إنسان بنوريش مادية ماترياليزما هميشه لجولاية أم إنسان براسي أو تأم بمناليين جورا أبين دسمان ويلي قجمان ويلي أو ودا أرن بيري بين أمرين هميشه لجولاين براسي بويا فكروا ماشي إنسان أبي لجولا بيت بلام زو سيرة كاكا كاربا داني شو ألم بو بارتي ألا كاكا مش إما ببنا مالا بارتين كاكا من بابيرم دوي من صفاكو تو كاكا أي شو من دوي كاك مسعود نكو الروتو بابيري رشوا الله بوتو رشوا الله ما بابا قرباني بهم خو عيب نية كاكا اي لو لا خو تو بلي بابا والله بابيري من قمجه ودائما على صفاك تو بلا ما بس من قمجنا مثلا دمي ايباد او دمي انترنت او دمي تكنولوجيا او دمي باوكم بكريكو دائما على صفاك تو قمجه بو يا بابيري ما يسمى نابي او بكم براسي خو ما عيب نية كاكا تو بلي والله كاكا بابيري باوكم وابو مش هرب هالوابم اي والله هو معقول نيه براسي وشوش تو كاكا
كشيم كومر جاي إموايا كهجرم عيبة الدفاع إنه شو صفاك أها وتو كاكو راسته أو يموتوا خو لي باشي ما نموتوا كنا موتوا وتوما بلا مدوان شو صفاك دري كله دزي كله دسترجو يقول شكون بس يقول خوش جوانا بوايا مش المزالنا كده لبردم عرض وعسمان ترى والله دي إخواتنا لقى خوش هيسا شوكي درنجا عزيزا أو هاي بيس متوزع قصتان بوب كمو لسه حفظ أبو بكر أوانو وتشتكي تر بخوا كل بيشكو وتمهل أو لنيو خوا هاتم براسي ده قرباني يوم إخواتنا لقال تاي جارك دي مو خدمتان شوقاتان خوش به حرمتهم بهم اللي هكتان هي خو بيغمس سلامتان كعزيزان يا محمد